خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەوێ لەگەڵتانە بەردەوامی نەچین لای دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆمان کە باسکردنە لەسەر پاشماوە ئەلکترۆنیەکان کە ئێمە ڕۆژانە لە بەکارهێنانیان بۆ سوودوەرگرتن و بۆ پەیوەندیەکانمان و بۆی کە بتوانین کار و پیشەی ڕۆژانەمانی پێجێبەجێکە اینجا ئەمە چ لە نێو ماڵا بێ چ لەوەی لە دام و دەستگا حکوومەکانە بێخ و لەو شوێنانەی کە کاری تیاکەین ئایا پرسیارەکە لێرەوە دەست پێکات ئەم پاشماوانە چی لێ لەوانەیە لە زۆربەی وڵاتە ڕیسایکلینی بۆ بکرێت و سوودی لێوە بچرێتەوە لە هەندێک بابەتی ترا بتوانن بەکاری بێنەوە بەڵام لای خۆمان ئەمانە بۆ کوێ ئەبرێن و ئایا ئەگەر ئەمانە ڕێژەکەی زیاکات چ مەترسیەک بەجێ هێڵێ و ئایا چۆن هەوڵ بین ئەم گرفتە کە خۆمان نەزانین ژینگەی جیهان بەگشتی مەترسیێکی گەورەی لەسەرەوە ئێمەش بەشێکی لەو مەترسیە ئەمەش بەشێک بێ لەو مەترسیە چۆن ئێمە چارەسەری بۆ بدۆزینەوە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا باسط بورهان وەکو پسپۆڕی ژینگە کە ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا زۆر بەخێر بێت سڵاو لێ سڵاو لێ بێ بەخێر بێت ئەم بابەتە لەوانەیە زۆر گفتوگۆی لەسەر نەکرابێ بەڵام ئێمە زۆر بەگرنگمان زانی چکە ئەمەش بەشێکە لەو پیسبوونی ژینگەی کە باسیەکەین ڕۆژانە ئەو پاشماوە ئەلکترۆنیانەی کە ڕۆژانە فڕێ ئەدرێ ئەتوانین بڵێن بۆ چوو ئەچێت چی لێت بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویستان زۆر سپاس بۆ کورسات بۆ گرنگیدان بەم تەوەرە بەڕاستی لاوان تەوەرێکی زۆر نامۆ بێت لە وڵاتی ئێمەیە لانی کەم لەبەرەوەی زۆربەی جارم باس لە ژینگەکەین باس لە خاشاک پلاستیک ئەو شتانەکەن کە ژینگە پیس نەکرێ بەڵام ئیوەیست کە لە عالم بە ئیوەیست ناسراوەیان ئەلکترۆنیک وەیست یا پاشماوە ئەلکترۆنی لا ئێمە تازەیە بەس لە عالم شتێکی تازە نییە لە 1960 تقریبا لە عالم کەوتونەتە خۆیان کە ئەمە بەڕاستی کێشە دروستەکە دوایەوەی کە تەکنۆلۆژیا زۆر پێشکەوت و پێداویستی ئینسان پێداویستی مرۆڤ ئەم 8 ملیار کەسە بۆ بواری تەکنۆلۆژی بە شێوەیەکی زۆر بەرچاو پەرەیسەند وای لات کە کەونە بیری کەم ئەم شتە چی لێت لەبەرەوەی کە معاملەکانی دنیا لە کەوت نەخۆیان ڕۆژانە ئەمە بین کەشتە ئەلکترۆنیەکان زۆر ئەبن بۆ مۆدلێکی مۆبایل تەلەڤیزیۆن ئێستا 2 ساڵتر ئەگۆڕێ کەوابوو لە ئاستی پێداویستی بۆ شتە ئەلکترۆنیەکان لە پێویست دەرچووە زۆربەی جار فاڵەوەی چیەکە مۆد یان گۆڕانکاریە شتی تازاکە ئەمەش بێتە هۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە ئاستی پێویست ئەلکترۆنیات بەعام بەکار بێت چ لە ماڵەکان چ لە معاملەکان چ لە شوێنە ئیداریەکان ئەمە کێشەی گەوری دروستوە کە شتەکە زۆر بووە لە ئاستی پێویست بەڵام بینە سەرەوەی کە پاشماوە ئەلکترۆنی بە چی ئەڵێن پێناسێکی زۆر بچووک ئەوەیە کە چەند گروپیشتی زۆر گەورەگرێتە خۆی لە ماڵانەگەی مەسەی ماڵی خۆمانکە بۆ نمونە شتە گەورەکان لە سەلاجێک و غەسالێک و شتانەگرێتە خۆی تاشتی بچووکی مۆبایلێک هێدفۆنێک شتێکی دەنگ و ڕنگ پرینتەرێک لە دایرێک یا شوێنێکی و هەروەها ئەنواع شتە کارەبایەکان لە گڵۆپێک کۆبیگرێت تا هەموو لیدێک هەموو شتە کارەبایەکەوە بوو ڕەنجێک یا مجموعەیەکی زۆر گەورەگرێتە خۆی کار خۆمان تەسەوور ناکەن کە بەڕاستی ئمە ڕۆژانە چەند شتی ئەلکترۆنی بەکارهێنین ئەمە تایسە بۆستێک و پێناسی ئەم شتە ئەلکترۆنیانە کە چۆن لە ژیانمانە بەڕاستی پەرەیسەندووە و ئەوەی کە لە وڵاتان چی لێ ئەکرێ یا کێشەکانی چێت و باسی ئەگەر ئێستا بینەرێک گوێی لێ ئێمە بێ ئەڵێ باشە کە من ئەم ئەلکترۆنیانم هەبێت لە ماڵەوە وەکو پاشماوە بێت ئەی من چی لێ بکەم بیکەمە کوێوە ئەگەر من فڕێنێم لەوانەیە ئەگەر بڵێن کە کێشەکە هەموو جیهانی گربێتەوە بەڵام بە تایبەتی هەرێمی کوردستانەوەی کە ریسایکلێکی پاشمان نەبێ بتوانین کە ئەم پاشماوانە ریسایکل بکرێتەوە کاتە چی لێ بکرێت بۆ ئەوەی کە دووبارە نەخرێتە ژینگەوانێ و کە ئەزیایی نەبێ بۆ سەر ژینگە بەڵێ پرسیارەکە جەناب دوو پرسیارەکەتە خۆی یەکەم زیانەکان چیەوە دووەم چی بکەین ئەگە بینە سەرەوەی کە زیانەکانی پاشماوە ئەلکترۆنی چیە بۆ ئەبێ بیرێکی لێ بکەینەوە ئەوەیە کە پاشماوە ئەلکترۆنیەکان لە چەند شتی گەورە پێکاتون چەند شتی سەرەکی یەکەمیان مێتاڵ یان کانزایە کانزاکان نوعایکی بڵین ئەگەر پرسیارەکە شتی باشە بۆ شتی بە نرخە پاشماوە ئەلکترۆنیەکان خاصەتەنەوەی ئەلکترۆنیاتی کۆمپیوتەر وانە ئاڵتونی تایە مسی تایە بۆ نمونە ئاسنی تایە پلادینیۆم یا ئەوەی تایە کە مادێکی گرانە بەرحاڵەوانە پلاستیکی تایە ئەنواعی پلاستیکەکانی تایە شوشەی تایە ئەمانە کە ڕیسایکل کردو هەمووی بە نرخە دووبارە بەکارێتەوە بۆ مادە ئەلکترۆنی تر بۆ نمونە پێتان بڵێم کۆمپیوتەرێکی لاپتۆپ بەپێی پێشکەوتویەکەی کۆنەکتۆری چەندیا بێ بۆردی چەندیا بێ لە 1 بۆ 5 گرام ئاڵتونی تایە کە کەمیە بەڕاستی و هەروە لەوانەیە 500 گرام جاری وایە مسی تیابێ کۆپەر یان نەحاسی تیابێ ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بڵین شتی بە نرخی ئابووریە گەگبرتە بۆ معاملەکان ئەوە بێتە شتێکی باش بەڵام لایەنە خراپەکەی چییە خۆی پلاستیکە کە زۆر بەرنامەکراوە لەسەر پلاستیک کێشەکانی پلاستیک چیە گە بێتە ناو ژینگە ئەگەر باش ڕیسایکل نەکرێت دوایەوە ئەو بەداخەوە ئەو مادانەیە کە لەمانەیە هەیە خاصەتەن بەشی پاتریەکانی بەشی کۆنێک لە هەندێک بەشی کۆنەکتەرەکانی ئەوەیە کە قڕخۆشمە کە زۆر بەرحاڵشتی کێشێدار بۆ ژینگە کادمیۆمە نیکڵە ئەمانەیە کە ئەبێتە کێشە بۆ ژینگە ئێمە زۆر هەر لەم بەرنامە باسی کێشە
کێشەکانی ژینگەیەکەن کە کادمیەم چەند مشکلێ بۆ ژینگە ڕسایکل نەکرێتەوە ئەمە لایەنەکەی کە ئەتوانێت بۆ نمونە ئەگەر ئەمە زۆربەی جارێسە باز لە تەنانەت سیاری کارەبایەکە کێشەکانی دوای ئەوەی کە تەمەنی 20 ساڵ چی دروستەکە ئەمەش پاشمای ئەلکترۆنیە بەشی پاتری سیاری کارەبایی کە ئەم پاتریانە هەندێک جار لە ڕووی ئابووریۆ ئەوەندە ناژی کە بین ڕیسایکلی بکەنەوە لەبەرەوەی بڵین ئەو کۆست ئەو تێشوی کە ڕیسایکل بکرێتەوە بەرامبەر بەو تێشوی کە تازە دروست بکرێتەوە کەوابوو لە وڵاتانی ئەکەتە شوێنێ دفن ئەکرێ بەڵام ئەم دفنا ئەگەر لەندفیڵێکی زۆر علمی بە کێشەی بەڵام ئەگەر لەندفیڵێک ژێری کراوە بێ ڕاتە ناو ئاو و خاکوانە دووبارە پیسێمامە دروستەکاتەوە کەوابوو ئەمە مشکلەی ئەلکترۆنیەکانە بەعام بەڵام چی بکەین خۆی دووبارە مۆزوعێکی تر کە توانین لەسەری بدوین بەڕاستی کە چی بکەینەوەی لە وڵاتان ڕیسایکل قومانزانی دەستی پێ کردووە بەڵام پێتان بڵێم لە وڵاتە زۆر پێشکەوتوەکانیش کە بەریتانیا بە ئەمریکا تا ئێستا لە سال 46 توان ڕیسایکل بکەنەوە کە ڕێژێکی زۆر نییە ناگاتە 50 ڕیسایکلینگ بە عامی ئەلکترۆنیا چون زۆر بەربڵاوە جاروای بەس ئەگەر بیرتامە تەلەڤیزیۆنە کوانەکان شوشێکی گەورەی هەبوو بۆ 20 کیلۆ جاروای بە شوشە بوو کە بەداخەوە ئەو ڕۆکەشەی ناوی هەمووی قڕقۆشم بوو یا کادمیۆن بوو کە تا ئێستاش لە هەندێک وڵاتی فەقیر ماوە کێشە دروستەکە کێشێکی تری گەورە ئەوەیە کە لە 1970 یاسای بۆ دەرچووە لە وڵاتان کە وڵاتە پێشکەوتوەکانیان ڕیسایکلەکانی خۆیان ئەفرۆشتن بە یا بە زۆر بە جۆرێک ئەدەم بە وڵاتە فەقیرەکانی ئەفریقی ئەوان چون کەسی فەقیریان تایە خۆیان بەدەست ڕیسایکلیەکەنەوە بەڵام ئەبێتە بڵین مەزبەلخانە یا شوێنێکی دفنی وڵاتە پێشکەوتوەکان لە وڵاتە ئەفریقیەکان کە بەڕاستەوە شتێکی نامرۆڤانەیە و زۆر جاریانە لە شتە عالەمیەکانە بربەستی پێکەن کە وڵاتانش بەرحاڵ حەق مافێکیان هەیە نابێبن بە زبڵدانی وڵاتانی پێشکەوت ئەمەش خۆی کێشێکی گەورەی مرۆڤانەیە کە دروستیەکەات باشە مامۆستا زۆر کات بە پێی کەرەستەکان یاخو بە پێی ئەو ئامێرە ئەلکترۆنیانە گۆڕانکاری بەسەرایە لە ریسایکلکردنەوە ینی بۆ نمونەیە سایچێک باسی وڵاتی ئەمریکا کرێت لەو کێشە گەورانەی کە هەیەی دانانی ئەو پانێڵە گەورانەیە بۆ وەرگرتنی وزەی خۆر کە قورسترینە بۆ ریسایکلینکردنەوە یعنی ئەمە گرفتە بۆ ژینگەچکە ڕێژەیەکی زۆریە نەکرد لەوانەیە وڵاتی هۆڵنداش بە هەمان شێوە لای خۆشمان ئەمە هەیە بە شێوەیەکی بڵێ تۆزێ بچووکتر لە دام و دەستگاکانە یاخو هەندێک ماڵ لە سەربانەکەی خۆی داینەوە بۆ وەرگرتنی وزە ئەم شتە گەورانە کە نەتوانانی ریسایکلینی بکەیت یاخو قورس بێت ئەمانە نابنە گرفتێکی گەورەتر بۆ ژینگە و بۆ پیسبوونی ژینگە بەڵێ زۆر سپاس ئەمە بێت تۆزێکە لە دوورەوە سەیریان کێشە ژینگەیانە بکەین کێشەی ژینگەی لەبەرەوە ئێمە 8 ملیار کەسین هەر بەردەوام ئەبێت ینی قەت بنەبڕ نابێت ئێمە هەوڵ بین کەمترین زەرەرمان بەرکەوێت باشە ئەگەر ئێمە بین بۆ نمونە فۆتۆسل لە سیر بکەین کێشە ژینگەیەکان بەعام ئەوە لە پرسیاری جەنابیشتە کە تاوانە بوو چی بکەین ئەوەیە کە ئێمە بین شتێ بەکاربێن کە ئینگلیزی دەڵێ دوورە بڵ بێ ینی تەمەنی زۆر بێ بۆ نمونە ئەگەر شتێکی ئەلکترۆنی تەلەڤیزیۆنە تەمەنی 20 ساڵە شتێکی زۆر ئەسڵ کە 20 ساڵ بێ زۆر باشە لەوێ 20 ساڵ لە ماڵە ئێمێنێتەوە پێویست ناکات چوار تەلەڤیزیۆن بکڕی کێشە دروستکە تا شتێکی ئەمە ڵین وڵاتی ئێمە چینی بۆ ملانی کواڵتی کەمتر بێ شتێکە ساڵی جارە بیگۆڕی ئەمە لێرەیە فۆتۆسێڵ خۆشبەختانە شتێکی باشی هەیە ئەوەیە کە 30 بۆ 40 ساڵ تەمەنی هەیە ئەگەر نەشکێت 30 بۆ 40 ساڵ کارەکە کەوابوو شتێکی تەمەن درێژترە 30 بۆ 40 ساڵ کە تەمەنی تابێ بەنسبەت ئەوە کە تۆ 40 ساڵ 30 ساڵ گاز یان سوتەمەنی بسووتێنی ئەلپیجی بسووتی بۆی کارەبا دروستکە کەوابوو لێرەیە هەڵبژاردننی بینی شتێکە کەم زەرەرترە تا شتێکە پڕزەرترە یان هەموو شتە زەرری خۆی هەیە بەڵام کەمی زۆریەکەیەتی لێرە بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئێمە بڕاستی ئەی لە وڵاتی ئێمەیە کە ڕیسایکلمانیە چی بکەین هەموو جارە لە ئەخیری شتە ژینگەی چون ژینگە بەشێکە ژینگە تەنها شتێکە لە سایانەوەت بەسراوەتە بە کەلتوری ئەو کۆمەڵگایەوە کەوابوو تەنها شتێکە ئێمە توانین بکەین دووبارە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاتی کۆمەڵگایە بەو شێوەیە کە ئاسی بەڕاستی ئیوەیست یا ئەلکترۆنیک شتێکی زۆر نامۆیە لە وڵاتی ئەمەیە کە باس بکەین لێرە کە بینەر تێبگالەوەی کە مۆبایلێکە ئیکڕێ بەو نیەتەوە مۆبایلی تازە نەکڕن مۆبایلەکە ئیشەکە مۆبایل تازەکڕێ بەس بۆ مۆدی گۆڕاوە بەو نیەتەوە مۆبایل تازە نەکڕێت کە ئەم مۆبایلی من جارە ئیشەکە ئەگەر من ئەمە فڕە بەمە ئەوێ کەسێ بەکارهێنێ شتێک دروستەکەم ژینگەی خۆم پیسەکەم مادێکی ئەلکترۆنیە شارەکەم پیسەکەم بەو نیەتەوە نەیکڕێت تەلەڤیزیۆنێکە تازە ئیشەکە شتێکی ئەلکترۆنیکە ئیشەکە لە ماڵەکەیە بەو نیەتەوە تازەکەی نەکڕێت کە من ئەمە چی لێت یەتۆ بە ژینگەکەی من دوو ڕۆژتر کادمیۆمەکەی تۆ جسمی ناڵەکەی خۆم ئەمە ئەگەر بەو نیەتەوە هۆشیاری تاک بەرز بێتەوە بەڕاستی شتێکی زۆر گرنگمان کردووە کە خەڵک تێبگا لەمەی ئێمە ڕیسایکلمان نییە بەڕاستی دوای مۆتکەوتن ئەوەیە کە یەک کێشەی گەورە ئەوەیە کە لەم لاوە شوێنە جیهانیەکان ئەڵەن ئیوەیست کەمکەنەوە بەڵام لەو لاوە بە هیچ شێوەیە بەرناگیرێت بە کۆمپانیای ئاپڵ یا کۆمپانیایکی سامسۆن کە تۆ مۆبایل کەم دروستکە مانگانە مۆدلی تازێتە بازار مادالە مانگانە هەموو شوێنەکان تو دنیای سەرمایه‌داریە مانگانەشتی تازەیەت و هانی خەڵکەتە کە تۆ شتەکەت بگۆڕ بەوە کە ئیشەکە کابوو
حلێکی زۆر باش لە وڵاتان کراوە هیوادار لە وڵاتی ئێمەش بکرێ مەسەلەی دۆنیشن یا چارەتیە ئەوەی کە بەوەشەوە زۆر کەسێ پێویستی بەم شتانێ شتێکە ئیش ئەکا شتێکی ئەلکترۆنیک کە جارە ئیشەکە نەیخێنە مەخزنی ماڵەکەمان فڕی نەدەین لە وڵاتان خەنە بە دەرگای ماڵەکە کەسێک کە پێویستی بەکاری هێنێتەوە کەوابوو ڕیسایکل نەبەوەی کە وردیکن بکەین بتوێنینەوە ڕیسایکل بەوەی کە ڕیوز بێ دووبارە بەکارهێنانەوە بێ لەلایەن کەسێکی ترەوە کەسێکە پێویستێتی تەمەنی ئەم تەلەڤیزیۆن ئەم مۆبایل ئەم ئەپڵ واچەی من کە ئێستا 5 ساڵە بێتە 20 ساڵە کاتە چون ئیشەکە جارێک بەس ئەو کەلتورە دروست بێت کە لە وڵاتان چارەتی هەیە کەسێک بە خۆبەخش دوکانێکی داناوە ئەم شتانە ڕات ئەبێ بە کەسی فەقیر بەکارهێنێتەوە یا ڕە بە وڵاتێکی فەقیر ئەمە زۆر باشە کە بەڕاستی ئەو شتە بەس درێژە پێدانی تەمەنی ئەو شتانێ تا ئەو ڕۆژێک کە ئیشەکات زۆر باشە مادە پلاستیکەکان یاخود پاشماوە ئەلکترۆنیەکان بەگشتی لەوەی کە ئێستا هەڕەشەیەکی زۆرە بۆ سەر مەترسی زۆر هەیە بۆ سەر هەموو جیهان لە ڕووی ژینگەیەوە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستانیش بەدەرنیە لەوە یان ئەتوانین بڵێن لەکوێ ئەو هێڵە مەترسیەدا هەرێمی کوردستان وەکو پسپۆڕێکی بواری ژینگە مادە پلاستیکەکان کە سەرچاوی لە ئیوەیستە باسەکەین ئەمڕۆ ئەو مادە پلاستیکیانە کە کۆمپیوتەرە بۆ منە یا تەلەڤیزیۆنە بەڕاستی بەشێکی زۆر مادە پلاستیکی تایە ئەم پلاستیکە شەرە پلاستیکانە کە تۆزە بۆ ریسایکلبل کێشەیانێ بەڕاستی درەنگ ریسایکل پلاستیکی هاردن ڕقن درەنگ ریسایکل بێتەوە خۆمان نەزانین کە لە وڵاتیان ریسایکلینگ زۆر کەمە بەڕاستی ئەوەش بەشێک لە کێشەی پلاستیکە بەعام خۆشبەختانە خەریکە دەست پێەکە بە شێوەیە لە شێوەکان بەڵام زۆر باشە لە وڵاتان ئەوەیە کە پلاستیکەکان وا ریسایکل بێکە ڕێک بڕاتەوە بۆ ئەو معمەلێکە دروست کراوە چون لەبەرەوە ئەو پلاستیکی کە بۆ کۆمپیوتەر دروستەکەی جیاوازە لە پلاستیکی تکە بە شتێک بەکاریەکە بۆ دەرگا پەنجەرە بەکاریە ڕێک ڕاتەوە بۆ معمەلە ئەوان بەکارێنە بە ئەو شتانە زۆر باشە کە سەرچاوەکە بڕاتەوە بە سەرچاوەکە مە ڕێگایکی زۆر باشە بەڵام لای ئێمە کە بەڕاستی نیمانە زۆر جار ئینسینەرێشنیا سووتاندنە بە سووتانەکەش کێشەیە کە دووکەڵ و دوبارە کێشە ژینگەیانە دروستەکە زۆر جار ئەکرێتەوە بە شتی تر هەرچەند پلاستیکە های کواڵیتی بەس ئەکرێتەوە بە نمونەی شت کە بۆ نمونە بینیمان لە وڵاتی مە لای خۆمان ریسایکلینگ سەبەدی میوێ لێ دروستەکەن لشت کە بەعام دووسێ جار لاقل بەکار بێتەوە نڕاتە ئەو شوێنەوەکە کێشە دروستەکە لە ئەخیرش ئەگەر نەبوو لای خۆمان ئێستا کە بە پەلەتێکە بە معمەلی چیمەتۆ سووتاندن بەکاری بۆ نمونە لە ئەخیر حاڵەتەکە تەواو هیچی لێ نەمەچون بەرحاڵ ئەمانە غێری پلاستیک مێتاڵە ئاسنیانتیایە ئاسنەکانە توێتەوە بەشی بۆردەکان کە گرنگ ئەبێتەوە بە بۆرد بەشە ئەلکترۆنیەکان چون ئیوەیست زۆر جار لە وڵاتان بە ئیوەیست ناڵێن بڵێن زبڵی ئینڤایرمەنتی زبڵی ژینگەی شتەکان چون وەکو شتێکی بە نرخ سەیرەکرێت وەکو سەرچاوێکی داهات سەیرەکرێت بەڕاستی لەگەڵ وەیستەکانی ترە زۆر جیابێتەوە ئەلکترۆنیک چون هەموو شوێنێکی بەکارێتەوە تەنها مسیوایەرەکان کارەباکان هەمووی هیوادارم لە وڵاتی ئمە چون شتێکی زۆر تازەیە بەنامە زۆرتر لەسەر بکرێت ئەتوانین ئەو ڕۆژانەی کە ڕۆژانە ڕۆژی عالەمی ئەو شتانەیە لە بازار NGOەکان شوێنە ناحکومیەکان هەڵسەنگوانی کە خەڵک ئاگادار بکەنەوە کە ئەمە ئەتوانین کەسێک لە ماڵی خۆی ئەتوانێت چی بکات بەکارهێنانەوەی لە شوێنێکی ترە تۆزە هوشیاریاتی و کۆمەلگا زۆرتر پێ بۆ کە وانە زانژینگە بەس پلاستیک فڕەنەدان یا پیسنەکردنی خۆڵ و خاشاکە چون ئیوەیست شتێکی زۆر ئێستا کێشەی عالەمیە بەڕاستی مامۆستا لەگەڵەوەی کە ئەم پاشماوە ئەلکترۆنیانە خۆی زیانێکی گەورەی بۆ ژینگە لەمان کاتیشا کۆمەڵی گیراوە لەم مادە لە ئامێرەکانە هەیە ینی بۆ نمونە لە ناو پاتێکە یازانی ئەو مادە ژاهراوە بەردەسی مناڵکێ زیانی بەرەکێ بڕژێتە سەر شتێکی کە زیانی بەرەکێ بچێتە ناو خاکەوە ئەزانی کە چەند ساڵی پێچێت تا بۆ نمونە خاو ئەبێتەوە یاخود هەندێکیکان کۆمەڵی گیراوی بۆ نمونە تێزابی تیاابێ یاخود تۆ کۆمەڵت گیراوی کێ تیاابێ کە زیانە بێت ئەمانش ئەبنەوەی کە لە زۆر کۆبوونەوەیان ناو شکاندنیان یاخود تەقینیان تێکەڵ بەزەوی بێ ئەمەش بێتە مەترسیە بۆ چەند ساڵی داهاتوو بەڵێ بەدڵنیایی شتێکی زۆر باش شارە پێ کرد پاتری سیارێکی لەو شتە گەورانەکەیت عالەمیەن و ڕۆژانە چەندها هەزار تەن ئەمە دەرەچێ بەڕاستی یەکێ لە کێشە گەورەکان ئەوەیە شتی تەزویریان نائەسڵ دروستکردن ئەگەر پاتێکی سیارە 10 ساڵ تەمەنکە زۆر باشە لەوە 1 ساڵ تەمەنکە ئەمەش تۆزە لەو شتانێکە بەرحاڵ وڵاتەکان کە تۆزێ گوێ بەوەنیان بەس لە بیری گەشەی ئابووری خۆیانان شتی خراپ لەبەرەوەی کە لەو شتانێک ئاستی و شاری تاکی کۆمەلگا بەرزکات ئەوەیە کە تا ئەو جێگەی ئەتوان شتی ئەسڵ بەکارهێنان ئەوەیە کە شتێکە 10 ساڵ تەمەنکە زۆر باش 2 ساڵ تەمەنکە یەنۆ سەر پرسیارەکە جەنابەت پاتریکی سیارە 25 کیلو تقریبا وەزنیەتی گەورە ئەگەر بێت نزیکەی 20 کیلو قورقەشمیتیایە لێت ئەو کێشە گەورەیەکە بەرحاڵەکە نەتوێتەوە بیشتێتەوە زۆر بەکارێتەوە لێت کانزایە هیچی لێ نایە ئەتوێتەوە ڕیسایکل بێتەوە شتێک بەڵام بەشی تێزابەکەی بەڕاستی ئەوەیە کە زۆر جار لای خۆمان و دوکانانێکە ئەوە بەکارێن ئەشکێت تێزابەکەش تەنها ئاوی زێرا بۆ لە تانجەرۆ بڕن ئەوات ئاوی دەربەنی خان ئەواتە نەماسیەکان ئەمە شتێکە زۆر بەڕوونی ئاشکرایە کە چی لێت یا شوێنێکە ئەڵێن کە 1200 تەن ڕۆژانە زبڵی عامی سلێمانیمانە ئەواتە تانجەرۆ بۆ نمونە هەموو ئاوی تێزابی ئەوە سیدان ڕاتە ناو خاک و بەڕاستی ئەو تێزابە بە قوتش لە خاکە هەموو کێشەی لە بینچوونی گیان لەبەرەکان کێشە بۆ ڕووەکەکان هەندێجار ئەو کادمیمی کە تایەتی بەداخۆ دووبارە ڕاتە ناو سەوزەڵات ئەواتە ناو خواردانێکی ئەمی خوێن لە ئاوی تانجەرۆ ڕێک سەوزەڵاتەکە تۆ بۆ ناو شاری سلێمانی و ئەخورێتەوە چتە ناو لەشی خۆمانەوە ئەیە پێتان بڵێم کە
پاتریکی سعات کە شتێکە بۆ منە زۆر بچووکەوە پاتێکی سعات 1 مایکرۆگرام کادمیومیتیایە پاتێکی کۆنتترۆلی ماڵان کە خۆمان ئیتر زۆر ئەوەنەش شتی خراپ هاتووەکەڵانی دوسێ مانگیش بکات فڕێبین 900 زیڕەکەمان 25 میلیگرام کادمیومیتیایە کە کادمیم کە لە خراپترین شتەکانە کە بەرحەڵ لە پاتریە لە ئیوەیستە خراپترین نوعی ئیوەیستە کە کادمیوم 25 میلیگرام کەم نییە ڕۆژانە چەند هزار پاتی لە سلێمانی بە فرادێت ئەوەیە کە بەڕاستی کێشێکی ژینگەی زۆر گەورە دروستەکە لە وڵاتانەمە دروستکراوە بە هیچ شێوەیە پاتری ناچتە ناو زبڵی ماڵانەوە لە هەموو سوپەرمارکێتی ئاسایش سەتڵێکی دانراوە سەتڵێکی زەرد ڕەنگە بۆ نمونە تۆ کاڕشتە بکڕی پاتێکە لەگەڵ خۆت ئەبێتە ئەو شوێنەوە ئەمە لە شوێنێکی تایبەت بخۆیە بەڕاستی شتێکی قرس نییە ئەگەر لادفێڵێکی جیاواز لە سلێمانی دروست بکرێ مەسئولەکان یا کاربەدەستەکانی بیستن بەس پاتری تیا فڕە بدرێت لەوانەیە بە چەند ساڵ پڕ نەبێت بە شاری سلێمانی ئەمە ئیشێکی ئاسانە بەس ئەوەی کە ئەڵێم دووبارە ئاستی و شاری تاکی کۆمەلگا وا بەرپرسەکان گاتەوە ئاستەی کە ئیوەیست مەوزوعە بەڕاستی چون شتێکی زۆر تازەی لە ئێمە زۆر باشە مامۆستاوەکو و دوا پرسیارم لەوەی کە تا چەند ناوەندە ئەکادیمیەکان ناوەندە پەروەردەیەکان کاریان لەسەر ئەم بابەتە کردووە بۆی کە ئێمە میشاڵێن ئەگەر شتێک لە پەروەردەوە هەر لە سەرەتاوە لە دوای دایانگاوە لە ڕۆزەوە کاری لەسەر بکرێت لەوانەیە ئاسانتر بڵاوبێتەوە بەناو کۆمەلگایە وردە وردە ئاستی هۆشیاری تاکیش بەرزتر ببێتەوە. پرسیارێکی جوانە بەڕاستی زۆربار لەم بەرنامانەوە کە ئێمە توانین قسە بکەینەوەی مامۆستای نظام کە ئێمە بەس توانین توێژینەوە بکەین توێژینەوە لە ئاسای کە ئەم شتە چەند زەرەری هەیە کردوشمانە بۆ نمونە سامپڵ لە خاکەوە لە ئاو ئەزانی بۆ لە وڵاتانی دەرەوەش زۆر باش فاسمان بۆ کردووە کە ڕێژەی کادمیوممان چەند بەرزە ئاوی بوون دەربەنی خان لەسەر لە هەموو شت کردومانەوە ئەزانی کێشەکە لەکوێیە بەڵام حەلی کێشەکە دووبارە گەڕێتەوە لایەنی پەیوەندیدارەوە ئەو کەسانی کە بەرپرسیارەتیان هەیە و بەڵام هۆشیاری ژینگەی لە مناڵی و دەستپێکە ئەوەی کە زۆر جاریان باس دەکەین کە هیوادارم لە هەموو بەرنامەیەکی ژینگەیە باسم کردووە کە وەزارەتی پەروەردە هەوڵ بدا کتێبێکی ژینگەی بۆ مناڵان دروست بێتون ئەو شتێکە لە مناڵە ئەچەسپێ دەمێشکی مناڵە قەت لە گەورەی دروست نابێت ئەمە یەکێ لە هەنگاوە زۆر گرنگەکانە کە چەند ساڵێن باسەکەن هیوادارم ڕۆژێ بکرێکە مناڵە لە مناڵی ئەو شتانە تێبگەن کە مناڵێک بۆ منەگەر هەر لە مەکتەبەکەی ئەو سەتڵێکی ئەڵێم دابرێ پاتری ماڵەکەی بێنە لێ فڕێدا لە مەکتەبەکەی تا ئەبە تا گەورەی خۆی ئەبێتە بڵێن سەربازێکی ژینگەی پاراستنی ئەنی ژینگەکەی وڵاتەکەی خۆی لای خۆشەویستە بێت دەستەکانی خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت دەست خۆش بێت. زۆر سپاس.